توانیمان لە ساڵی 2016دا 1143 تیرۆریست و تاوانبار و گومان لێکرا و دەستگیر بکەین بەم شێوەی لای خوارەوە. 425 کەسمان دەستگیر کردووە بە مادەی 4 ئیرهاب کە تیرۆریستن و سەرجەمیان سەر بە داعش بوونە. هەندێک لەم تیرۆریستانە لەلایەن دادگاکانەوە داواکراون ژمارەیەکیان چەکداری داعش بوونە لە سەنگەرەکاندا دژ بە هێزی پێشمەرگەی کوردستان دژ بە هێزە ئەمنیەکان شەڕیان کردووە. هەندێکشان لەناو شاری کەرکووکدا کاری ڕێخستنیان کردووە بۆ داعش و هەروەها شانە نووسەکانی داعشیان زنوو کردووەتەوە و زانیاریان داوەتە داعش. لەم کار و چالاکیانە 150 هەڵمەتی گەڕان و پشکنینمان ئەنجام داوە لەناو شاری لە گەڕەکانی شاری کەرکووک و هەروەها لە گوندەکانی سنووری پارێزگای کەرکووک. بەڵام بەداخەوە ئەو دیاردەیە لەم کاتەیە پەرەی سەنووە لە شاری کەرکووک، دیاردەی دزی و هەڵکوتانە سەر ماڵان و دزی و کوشتنی هاوڵاتیان بەداخەوە. ئێمە لە هەوڵی بەردەوامان لەگەڵ دەستگا ئەمنیەکانی تر پلانی تۆکمەمان داناوە بۆی ئەو خەڵکانە کە ئەو جۆرە کاراناکەن دەستگیریان بکەین.